نەخۆشیەک لە نێو ئاژەڵەکانی گوندی بناوی لە قەزای خەلیفان بڵاو بۆتەوە. ئاژەڵداران دەڵێن نەخۆشی تەبەقەیە. جوانە نەخۆشن تازە سەرەتای نەخۆشیەکەیتە. مام فەیسەل ئەحمەد نزیکەی 150 کاری لەی خۆی و کوڕەکەی مردار بوونەتەوە و دەڵێت کاتێک بزنەکان تووشی نەخۆشیەکە دەبن شەل دەبن و تای بەهێز دەیانگرێت. دواتریش کاریلەکان کە شیر دەخۆن نەخۆشیەکەیان بۆ دەگوازرێتەوە و لە ماوەیەکی کەمدا مردار دەبنەوە. شیریان خوارد وچی شەوەی ئەچین سعادە و ئەوانە 5 مردینە 6 مردینە کە بەیانی ئەچین 10 مردینە 15 مردینە. یەکەم جار ئەو نەخۆشیە لە ناو ئەیوانی کوڕەکەم پێیا بوو. هەفتا سەری بە ماوەی 48 ساعتی لێ مرد. کارە ساوایەکان چونچی مناعیان نییە. ئەو کارانە ئەوی شیریە خوارد ئەمرد. بردنە فەعسی لە ئاکرێ بردنە ئاجاوی هەمویان فەعسکردن گوتیان کاکە ئەو نەخۆشی تەبەقەیە چارەسەری نییە. 2 ڕۆژ پێچ و بەسی من بینە لەگە کوڕەکەی ئیمیش دەست بە مردنێ کرد. بە ماوەی 3 ڕۆژە تقریبەن 75 سەر مردیە. سەبارەت بە دیاریکردنی جۆری نەخۆشیەکە و چارەسەرکردنی سەردانی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سۆرانمان کرد. بەڕێوەبەرایەتیەکە پێی ڕاگەیاندین هیچ کەسێک سەردانی نەکردوون و خۆشیان بە دوواداچوونیان بۆ نەخۆشیەکە نەکردووە. ئەمە جگە لەوەی زۆرینەی بنکەکانی ڤێتەرنەری ڤاکسینی پێویستیان نییە بۆ ئاژەڵداران دابینی بکەن. پزیشکێکی ڤێتەرنەریش ڕێنمایی بە ئاژەڵداران دەدات ساڵانە 2 جار ڤاکسین بۆ ئاژەڵەکانیان بەکار بهێنن بۆ ئەوەی بەرگری دروست بکەن و تووشی نەخۆشی تەبەقە نەبن. بەلبەت ئەو حالەتە نەخۆشیەکە لە گوندی بناوی ڕۆیدایە ئێمە وەکو فەرمانگە و هەروەها وەکو بنکەی ڤێتەرنەری خەلیفانیش ئەو ئاژەڵەمان نەدیتێ بەڵکو ئەو هاوڵاتیە سەردانی نۆڕنگەی تایبەتێکی دێ و لەوێ وەش بە جوێرەی دەستنیشانی وان دەرمانی بۆ بردێ و بەکاری نیە بەڵام سوودی لەو دەرمانانە وەرنەگەتێ و ئیتر ژمایەکی زۆر بەداخەوە ژمایەکی زۆر کار لێ مردینە کە زەرویزیان زۆری پێکەدە. ئیدارەی سۆران ناوچەیەکی گرنگ و لەبارە بۆ بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمهێنانی بەرهەمەکانی شیر. بەڵام حکوومەت هاوکاری ئاژەڵدارەکان ناکات و ساڵانەش نەخۆشی جۆراوجۆر لە نێو ئاژەڵەکان بڵاو دەبنەوە و هاوڵاتیان تووشی زەرەری زۆر دەبن بێ ئەوەی حکوومەت قەرەبویان بکاتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بناویە لە قەزای خەلیفان.